بەهۆی بڵاوبوونەوەی دراوی ساختە ئێستا جیاواز لە ڕابردوو پشکنینی وردر بۆ دراوەکان دەکات. دکتۆر شوان ماوەی 31 ساڵە لە بازاڕی دراوی سلێمانی کار دەکات و چەندین جار دراوی ساختی هاتووەتە بەردەست و دەڵێت دوای ئەگادارکردنەوەی هێزەکان یاسایشی سلێمانی ئێستا دراوی ساختە لە نێو بازاڕی دراودا بە ڕێژەیەکی بەرچاو کەم بووەتەوە. کاتە بڵێ پێشتر زۆر بوو 25 بوو تەزویر 50 بوو تەزویر دۆلارە بوو تەزویر خەڵکە یەنا بەزەوەی فرۆشت هینوا بوو چاوپۆشی لێ کرد بەس ئێستا ئاسایشی سلێمانی یعنی ئیجراعاتێکی جدیان کردووە دەستخۆشان لیەکەم بەڕاستی نانێشتەوە بۆ لێژاوە کە بێتە هەرێمی کوردستانەوانێ لەبەر ئەوەی کە ئێستا ئەوان چاو یعنی دەست پێشخەری خۆیان کردووە ئەو پارە کەم بووەتەوە. ئەو دراوانە زیاتر ساختە دەکرێن کە باکەیان زۆرە وەک 100 دۆلاری ئەمریکی و 500 یۆرۆی ئەوروپی و 50,000 دیناری عراقی و 25,000 دیناری. ئەم سیمە سەوزەی کە ئەبێنرێت لێرە ئەم سیمێکێسە بە شێوەی تەقەڵە لە ئەسڵا خۆی سیمەکە پڕە یعنی باڵم سیمێکی ڕێکە ئەم بەشانەی تری لە پارە ئەسڵەکەیە کەوتۆتە ناو کاغەزەکەوە. بە پیوتی لە پرساوانی بانکێرێم لە سلێمانی لێسا دەسەختەکردنی دراوەکان بە جۆرێک پێش کەوتون گەر کەسێک ئابێری ئاشکاکردنی دراوی ساختی لەلانە بێت ئەو مەحەڵاز بە جیاوازیەکانی بکات و بەشێک لە وڵاتیانیش بەبێ ئەوەی ئاگادار بن ئەو دراوی پیانە ساختەیە مامەڵی پێوە دەکەن. بەپێی ئامارەکان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لە بانکێرێم لە سلێمانی بڕی 1,950,000 دینار لە جۆری 25,000 ساختە تۆمار کراوە و بڕی 15,280,000 دینار لە جۆری 10,000 ساختە تۆمار کراوە و بڕی 430,000 دۆلار لە جۆری 100 دۆلاری ساختە تۆمار کراوە. پارێکی زۆر دەستی بەسەرا گیراوە و لایەزال یعنی ئەمە هەیە و دەستیشی بەسەرا ئەگیرێت ئەمە بەس لە هەرێمی کوردستانان نییە با بڵین لە هەموو عالەمە ئەم دراوە ساختەیە هەیە. ئاسایشی سلێمانی بەردەوام چاودێری بازاڕ و شوێنە گشتیەکان دەکات تا هیچ دراوێکی ساختە مامەڵی پێوە نەکرێت. لە ڕاستیدا چەندین حاڵەتی دراوی ساختە بڵاوەتەوە لە نێو شارەکاندا دەستگای ئاساییش لە نزیکەوە ئەم حاڵەتانی چاودێری کردووە لە هەمان کاتە لەسەر سکاڵای هاوڵاتیان لە هەندێک جاردا ئەم دراوانە دیاری کراوە پاش بە دواداچوونی هێزەکانمان و بە دواداچوونی چڕ لە سەرجەم شار و شارشەکان ئێمە توانیمانە ئەم کەسانە ڕوبەڕووی یاسایان بکەینەوە ڕێگریان لێ بکرێت لەو حاڵەتانەیە کە نەبێتە زەرەر مای زەرەر بۆ هاوڵاتیان بە تایبەتی بۆ دوکانە بەڕێزەکان کە لە ناو شار و بازاڕەکاندا هەن. بوونی دراوی ساختە هێشتا حاڵەتە و نەبووەتە دیاردا شارەزایانی بۆری دراویش بەردەوام هۆشداری دەدەنا وڵاتیان تا بە دوور بوون لە مامەڵەکردن بە دراوی ساختە. بڕوابادین کورسات نیوز سلێمانی.